هەرکەس بەهرەیەکی هەیە جا وێنە کێشان بێ وەکو فیچەری پێشوو باسمان کرد مەلەوانی بێ یا هەر شتێکی دیکە بێ بەڵام لە مووسڵ ئافرەتێکەیە بەهرەکەی ئەوەیە کە کاری دەستی زۆر سەرنجڕاکێش و جوانەکات ئەو تەنیا لە سیکۆتین و دەزوو دەرزی و قاوە کاری دەستی زۆر سەرنجڕاکێشەکات کە هۆتێلەکان و دیوەخانەکان و چێشخانەکان لێی دەکردنەوە. جا شتێکی دیکە هەیە ئەو شەزا عەلی کە خەریکی ئەو کارەیە کارەکانی خۆی ئێستا هەنێکی لە سۆشیال میدیا ساغ دەکاتەوە کەەوە شتێکی زۆر گرنگە ئێستا بۆ کاری بۆ زۆر لە گەنجان و لە ئافرەتەکان بە تایبەتی ڕەخساندووە. شەزا جگە لە سۆشیال میدیا لە نێو بازاریش کەلوپەلەکانی خۆی دەفرۆشێت. با پێکەوە فیچەرەدا سەیری کارە جوانەکانی شەزا بکەین. ئەمە بازاری گەورەی مووسڵە. ژنێک دەستی منداڵەکەی گرتووە و بەرەو بازارەکە دەڕوات. شەزا عەلی ژنێکی دەستڕەنگینی مووسڵە. بەرەو ئەو دوکانە دەڕوات بۆ کڕینی کەلوپەلی ئەو کارە جوانکاریانەی دروستی دەکات. شەزا عەلی من موالید 1982 شەزا عەلی لە ساڵی 1982 لە مووسڵ لەدایک بوومە و ئاواتی من کاری دەستی و جوانکاریە. لە سەردەمی سەدام حوسێن نیگارکێش بووم، تابلۆم دەکێشا و کاری دەستیم دەکرد. بەڵام دواتر شوم کرد و لە کارەکەم دوور کەوتمەوە. دوایەوەی بوومە دایکی سێ منداڵ لەگەڵ هاوژینەکەم جیا بوومەوە و ئێستا ئەم کارە دەکەم. حاولت إنه أستغل هاي المهنة. شەزا کارەکانی لە قاوە، داو، کارتۆن و سیلیکۆن دروست دەکات و ئەو پێداویستیانەش ڕۆژانە لە بازار دەکڕێت. دواتر کارەکانی لە بازار دەفرۆشێتەوە. بەداهاتی ئەم کارەی ژیانی خۆی و منداڵەکانی بەڕێ دەکات. وطبعا إحنا يعني أكثر شغلنا لە زۆربەی کارەکانمدا گرنگی بە دەرزی و دەنکی قاوە دەدەم. زۆربەی پێداویستیەکانی دیکە هە لە ماڵ دابین دەکەم. نامەوێ هیچ شتێک فڕێ بدەم هەمووی دووبارە بەکاردێنمەوە. يعني إعادة تدوير الكل شيء. شەزا سەرەتا دەنکی قاوەکان دەخاتە ناو مەنجەڵێک و لەگەڵ ڕۆن تێکەڵیان دەکات بۆ ئەوەی دەنکی قاوەکان ڕەنگە جوانەکەیان دەربکەن. دواتر بە دەرزی و سیلیکۆن کارەکەی دەست پێ دەکات. إحنا عندنا أكثر شغلة. یەکێک لەو کارانەی کە خەڵکێکی زۆر پێی سەرسام بوون ئەم کوپەیە کە بە دەنکی قاوە دروستم کردووە. کارێکی زۆر زەحمەتە. سەرەتا قاپێک دەرزی بە سیلیکۆن پێکەوە دەنووسێنین. کارەکەم هەنگاو بە هەنگاو دەکەم. پێشتر کوپی شوشەم بەکار دەهێنا بەڵام ئێستا کوپ لە کارتۆن دروست دەکەم بۆ ئەوەی کێشی زۆر گران نەبێت. يعني يصير خفيف بصراحة. العالم تستغرب عليها. طبعا هذا كرتون بس مجرد كرتون. ئەم پارچەیە زۆر لەلایەن خەڵک داوا دەکرێت. ئەمە لە کارتۆن دروست دەکەم لەگەڵ غەرە و کلێنکس بەکاردێنم بۆ ئەوەی دیزاینێکی جوانی لێ دەربچێت. ڕۆژێک کاری لەسەر دەکەم و ڕۆژێک دایدەنێم تاوەکو غەرەکە وشک دەبێتەوە. ئەمانە بۆ چێشتخانە دروست دەکەم. ئەمەشم لە کارتۆن دروست کردووە کە شتێکی زۆر جوان و ناسک دەرچووە. طبعا شغل محيل حلو وشغلات نازوق. شەزا نیوەی کاتی ڕۆژانەی بە کارە جوانکاریەکانی بەڕێدەکات و بەشەکەی دیکەی لەگەڵ منداڵەکانی دەبێت. ئەو دەیەوێ شوێنەکەی گەورە بکات و ژمارەیەک بێوەژن لەگەڵ خۆی بخاتە سەر کار.